کێشەی زۆری دروست کردیە. کۆمپیوتەرەکەم 6 فانی لەسەرە ئەوە بورن یەک دقە تاکیدکەمەوە 7 فانی لەسەرە کۆمپیوتەرەکەم اینجا دەکات دەرەجەی گەرماتی دەگاتە 51 یان 52 بەس فکرم لە شتێک کردەوە نیازم وایە لەمە پاش چارەیەک لە بۆ لاپتۆپەکەم بکەم. لاپتۆپەکەم گەرم دادێتن هیچ کێشەیەکی نییە گەرماتیەکەی ئەو کەش و هەوایە ئەو گۆڕانی کەش و هەوا و ئەو شتانێک کەوا ڕوویدایە لە ناوچەکە لۆ ئەوەی ئەو کێشەیەش حەل بکەم پارچەیەکم پەیدا کردیە با بچین بیشتێنین لە ناو کارتۆنەکەی. ئەوە دسکتۆپەکەم ئەوە لاپتۆپەکەم ئێستاکە گەرمە لە چاو گەرمیەکەش ئێستاکە هەندە نییە لەبەرەوەی تقریبان ساعتێک دەبی پێم کردیە بەرامەگەر لە بۆ 3 ساعتیش بکاتن زۆر گەرم دادێتن بۆیە ئێستاکە چارەیەکی گونجاومان لە بۆی دیتەوە باوەی لادەی ناولای ئەومان لادە ئەولای ئەوجا ئەو پارچەیەش بینی ئەوە لەوانە ئیشارەتی پێکردیە بەو شێوەیە ئەوە لاپتۆپەکەمانی لەسەردادنین تابلێت لاپتۆپ هەرێک لەو پارچانێک کە هەمانە دەتوانین لەسەردانین دەیپارێزتن لە گەرم بوون. شمان باش نییە ئەوە ناوی دەرەجەیەکمانەوێتن بەرزیەکەی یان نزمتر یان بەرزتر یان ئەگەر بێت و تابلێت بەکاربیێنین ئایپاد بەکاربیێنین بەرزی دەکەینەوە ئەگەر نا تا ئاستەشی زۆر باز نزمی دەکەین یان حتا نزیک بوونەوەی لە یەکتر چەند لێک نزیک بێت چەند لێک ئەوە بێت و ئەو مادەی لێشی دروستکرێ مادەش پتە و ڕێکە خراپ نییە لێدەچی ئەلمنیۆم بیتن نازانم یان ڕەنگی زۆرە مادەیەکی تری ڕەقبی نازانم ئەوەی ئیشی من نییە ئەوەی بەلامەوە گرنگە ساردبوونەوەی لاپتۆپەکەمە ئەو کامیڕەی بابینینەوە دایبینی بزانین زۆر باش ئێستا بیکەینەوە هەندێک گرفت هەیە تووشی کۆمپیوتەرمان دەبیتن یان کامێرا یان هەر ئەو پارچانەی ڕۆژانە لە کاری خۆماندا بەکاریان دەینین ڕەنگ بێ چارەسەریان هەبیت و چارەسەرەکان زۆر بەسیط و بەردەستیش بن بە ئاسانی بتوانین بەدەستیان بینین لێ هەموو کاتێک زۆر ئاگاتان لە کۆمپیوتەرەکانتان کامێرەکانتان ئەو پارچانەی کە ڕۆژانە بەکاریان دێن لۆی شکار بەر لەوەی تێک بچی بەر لەوەی تووشی هەر کێشەیەکی برین گرفتێکی تەکنیکی بکتەوە سووتان بەربوونەوە تۆز خۆر هەریەک لەوانە باشتر بە ئاگامان لێبیتن لۆ ئەوەی بە پارێزراوی بمینێتەوە بە بەردەوامیش بتوانین سوودیان لێ بین و ئیشکاری خۆمانیان پێ بەڕێوە بکەین. ئەم ماوەیەک بوو دەستبەرداری کامێرای کانون بووبووم هەرچەندە بە حەزی خۆم نەبوو ئیشەکە وای دەویست کەەوە دەستبەرداری بم و بێمە سەر کامێرای نیکۆن نزیکەی 3 مانگێک دەبیتن نیکۆن Z6 مارک دوم بەکاردەهێنا کامێرایەکی چەندی برێ خێرایە زۆر پۆینت فۆکسی زۆر خێرایە هەروەها سپیدی فرێمی زۆر خێرایە ئەگەر هەڵانە 4 فرێم لە 1 سانیە دەگریتن لەسەر LCD یانیش 14 فرێم لە 1 سانیە لە ناو لایڤ ڤیوەکە لە ناو ڤیفایندەرەکە دەگریتن
ئەوەش بەڕاستی ئاستش زۆرە لە کامێرای فۆتۆگرافیدا کەوا بە نرخێکەوە بتوانانی کامێرایەوە خێرا بکڕی شتێکی زۆر دەگمەنە بەڵام ئەوەی کەوا وای لە من کرد دووبارە بێمەوە سەر کامێرای کانون ئەوەی وای لە من کرد بێمەوە سەر کامێرای کانون شێوازی تۆنی ڕەنگەکان و ڕزۆلێشنی فۆتۆیەکان بوو بەڕاستی چەندی مقارنەم دەکرد لەگەڵ کانون هیچیان لە یەک نەدەچوو نە تۆن و کەلەرەکان نە ڕزۆلێشن و پێکسڵەکانی ڕاستە 6 مێگا پێکسڵێک یان 7 مێگا پێکسڵێک لەوە هەر بەخۆی کەمترە نیکۆنەکە ئێستاوە ڤیددیوەکە لە ڕێی نیکۆنەکە دەیکەم بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە دەبوایە بەو شێوەیە خراپ بیتن لە برین هیچ کات لە بیری مندا نەبوو ڕزۆلێشنەکەی ئەوەندە نزم بیتن کامێرای کانون 5D مارک 4 شمان بەوانە نییە گرنتیم هەیە هەتا 6 مانگ ئەوان هەمی بڕۆنە بلای چارجەر بابێت ئێرە وایری شەحنی باتری کەپی ڤیو فایندەرەکەی کێبڵی HDMI تو کۆمپیوتەر مینی HDMI تو کۆمپیوتەرەوە ئەوەش لە کاتی خۆیدا ڕەنگی پێویستمان پێبی سترابەکەی هیچ کاتێکیشم بە سترابە نابێتن خودی کامێرایەکە ئەوەی مەبەستمانە ئەوەی مەبەستمانە ئەوەیە ئەوەیە مەبەستم کە دەرێم هیچ کاتێک نابێتە نیکۆن لەوانەیە لە سەر LCD ئەگەر فۆتۆی پێ بگری 14 یان 12 فرێم پێر سەکەند بیتن بەڵام لە ڕێی ڤیو فایندەرەکەەوە لە 8 فرێم تاکو ئەگەر هەڵەندەم تاکو 9 فرێم زیاتر خێرایی نییە لە یەکسانیەدا ئەوەندەش بۆ من بەسە هیچ کێشەیەکم نییە لەگەڵ فرێمی زۆردا و تۆن و ڕەنگەکانیش لەوەیدا زۆر جوانتر و نایەبترە لە چاو نیکۆنەکە کەوا بوو ئەمن کامێرای چڕاستم هەڵبژات ئێستاکە کامێرای کانون لەو ماوەی ڕۆیشت لە کاتی هێنانەوەی تەرمی ڕووفاتی بارزانیەکان ئەگەر هەڵەنە 18 ڕسم بە کامێرای نیکۆنەکە گرتبووم لە کاتی نردنیدا لە بۆ ئاژانس هەر 18 ڕسمی کێنسڵ بوو تەنها لەبەر ئەوەی ڕەنگەکان لەسەر قسەی فۆتۆ ئیدیتۆر ئەو ڕەنگانە نییە کەوا لە کامێرادا هەیە ئەوە کێشەی لە بۆم دروست کرد هەر 18 ڕسمم کێنسڵ بوو ئەدۆ ڕسمانەی بڵاو بۆەوە هیچی بوو ڕسمانەی بڵاو بۆەوە فوجی حیاتەکە فریام کەوت و ئیشەکانی لە بۆم کرد کامێرای فوجی ئەو کامێرایە کە ئەکسپرۆسەیە ئەو شێوەی ئەو کانونەیە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ڕزۆلێشنەوە لە ڕووی خێراییەوە بەڵکو لە کانونەکە زۆر خێراتریشە تاکو 20 فرێم پێر سەکەند یان 24 فرێم پێر سەکەند خێرایی هەیە ئەوەیان تاکو 14 فرێمە 11 فرێمە شتێکەوە هەیە پێر سەکەندە بەڵام ئەوەی کە وای لە من کردیە ئەوەم بەتەنێ بەس نەبیتن لێنزە ئەم لە بۆ ئەوە لێنزی 7200م هەیە تەلیکۆنڤێرتەر هەیە ئەوانە هەر هەمووی دەتوانم ئەو ئیشانەی بە لێنزی تێلی دەکرێتن لە مەودوابەوە دەیکەم ئەو ئیشانەی بە وای دەکرێتن لە مەودوابەوە دەیکەم ئیتر نیکۆن تەنها بۆ کار و وەزیفەکەی خۆم بەکاری دێنم کە بەشێکتان دەزان کار و وەزیفەکەی ترم چییە لە فۆتۆگرافیدا کار و پیشە ڕۆژنامەوانیەکەم کانون فوجی سێ چار لێنزم لە بۆی هەیە
کانونەکەش 700 بە تێلیکۆنڤێرتەرێکەوە ئیتر ئەوە لە بۆ من دەبێتە هەموو شتێک بۆیە هیچ کات بڕیاری پەلەمەدەن لە کڕینی کامێرا بۆ ئەوانەیە کامێرای ڕۆژنامەوانیان دەوێتن ڕاستە کامێرای نیکۆن Z6 مارک 2 یەک لە کامێرایە هەرە باشەکانی ئەو سەردەمەیەکەوە بەو نرخە دروست کرابیت و بەو نرخە بفرۆشرێت و هێندە خێرا و هێندە مواسەفاتی چاچ تێدا هەبیتن بەڵام لە ڕووی تۆن و لە ڕووی ڕەنگەوە هیچ کاتێک نابێتە نەفوجی نەبورن نەکانون نەفوجی من کە دەمگوت کامێرای نیکۆن خراپە مەبەستم لە هەموو کامێرایەکان نییە ببورن لەو سەردەمەدا کامێرا نیکۆن دیارە لەگەر حەزی من و لەگەر شێوازی ئیشکردنی من ناگونجێتن بەڵام لە کاتی خۆیدا پێشتر لە سەردەمی فلمدا کامێرای نیکۆن یەک لە کامێرایە هەرت یەک لە براندە هەرە چاکەکانی کامێرای فۆتۆگرافی بوو لە 35 ملیمیەکاندا ئێستاکە ئەمن هەمە ئەوە نیکۆنە ئەوەش نیکۆنە EM ئەوە EF1 و هەروەها ئەوەش هەر نیکۆنە بە هەمان شێوە F301 ئەوانە هەر یەکە و باشترین کامێرەکانی سەردەمی خۆیان بوونە بەڵام لە ئێستادا دیجیتاڵیەکان ئەو شێوەیەنینە ئێمە درمان هێندە پێیان خۆش بیتن لۆیە بە ناچاری دووبارە گەڕامەوە سەر کامێرایە کانونە حیاتەکە کامێرای کانون لۆ من هەموو ئیشەکانی من و لەگەل حەزیشم نەفسیەنیش لەگەلی مرتاحم هیچ کێشەیەکم لەگەلی نییە و ڕەنگەکان کوالێتی هەموو شتێکی بەدڵی منە هاتینەوەکم کامێرایەکەمان ئەوە کامێرایەکان